خۆشەویستان لە چه حاڵەتێک لە چه حاڵەتێک و لە چه دۆخێکدا پێویستە ئێمە سنوورێک لە نێو هاوڕەکانماندا دابنین چۆن ئەم سنوورە دروست بکەین لە چی بوارێکدا پێویستە ئەم سنوورە لە نێوان هاوڕێیەتیدا هەبێت چۆن بتوانین بە شێوازێک سنوورەکە دابنین کە کۆتایی بە پەیوەندی هاوڕێیەتیمان نەهێنێت هەروەها سنووردانان لە نێوان هاوڕێ ڕەگەزە جیاوازەکاندا ئەمە تا چنە گرینگە و لە چه حاڵەتێکدا گرینگە و بێگومان چۆنیش ئەنجام بدرێت لەگەڵ مامۆستا ئەکبەر غەریب نووسەر و شارەزا لە بواری پەروەردەدا گفتوگۆ دەکەم کە ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵ ئێمە دامەدێ مامۆستا گیامە خێراتی سپاس بۆ تۆ سپاس بۆی لەگەڵ ئێمە دێ زۆر سپاس سەلامت تەبان مامۆستا هاوڕێ هەر خۆی ناوەکی بەخۆی وەیەتی هاوڕێ با ئێمە باسێکی هاوڕێتی بکەین اینجا لەگەڵ ئەم باسکردنەدا بمان باس بکە ینی ئاساییە کە سنوورێک لە نێوان هاوڕێدا هەبێت زۆر سپاس بۆ جەنابە سپاس بۆ تەلەڤیزیۆنە جوانەکەتان سپاس بۆ بینەرانی خۆشەویست وەڵا گرنگە سەرەتا باسێکی هاوڕێ بکەین چکە پێم وایە یەکێک لەو قەیرانان کۆمەڵایەتیانی ئێستا بەرۆکی تاک بە تاکی کۆمەلگاکەمانی گرتووە بریتێ لە مەسایلی هاوڕێتی ئێمە پێویستە ئینسان بۆ هەموو شتێک بەڕاستی میتۆدێکی خۆی هەبێ منهەج و تێڕوانینێکی تایبەت بەخۆی هەبێ ئێمە بەداخەوە تۆزێک ئاستی ڕۆشنبیریمان بۆ هەڵبژاردننی هاوڕێ زۆر زۆر لاوازەیان با بڵین میتۆدێکی تایبەتمان نییە بۆی بتوانین هاوڕەکانمانی پێ هەڵبژێنین هەمووان دەزانین کە مرۆڤ بەگشتی کاینێکی کۆمەڵایەتیە یعنی ناتوانێت بەڕاستی لە گۆشەگیریدا بژی ناتوانێت بەتەنا بژی ناتوانێت ژیان بەتەنا بەڕێ بکە هەم وەکو ئەوەی کە پێویستی بە مرۆڤێکەیە لایەنە کە لێنە دەرونیەکانی پێپڕ بکاتەوە هەم پێویستی بە چەند مرۆڤێکیشەیە کە لێنە ژیانی و مادی و ئەمانی بۆ پڕ بکاتەوە لە ئێستادا زۆر گرنگە ئینسان بەڕاستی وریای ئەوە بێت کە چۆن هاوڕێکی هەڵە بژێرێت وریای ئەوە بێت کە بزای کێکات بە هاوڕێ خۆی جاران بۆ پێناسەی هاوڕێ ئەمانوێت هي محیبەت و متەبادیلەت بینە شخصین بریتە لە ئاڵوگۆڕکردنی خۆشەویستی نێوان دوو شخص بەڕاستی ئێستا ئەو پێناسە وەرناگرێ ئەو چەمکو مەفهومە وەرناگرێ بەگشتی ئێستا هاوڕێتی علاقة الإنسانية مبني على التفاهم الثقة المحبة التعاون يعني جاران ئەمانوێت تەنها محیبەت خۆشەویستی بەسە بۆ ئەوەی هاوڕێیەک هەڵبژێری بەڵام لە ڕاستیە ئەگەر زۆر قاڵ بوویتەوە ورد بوویتەوە ڕۆبچی تێدا تەنها خۆشەویستی بەس نییە چونکە ئەکرێت من تەمسیلی خۆشەویستی بۆ بەرامبەرەکەم بکەم ئەکرێت بە زمانم وای دەربڕم کە خۆشمەیە بە هەندێ حرەکە و جوڵەوای دەربڕم کە خۆشمەیە بەڵام ئەگەر خاڵی بوو لە تەعاون و هاوکاری و یارمەتیدان خاڵی بووم لە سیقە خاڵی بووم لە تێگەیشتن زۆر جار لەو یەکێ لەو گرفتانی بینی هاوڕێتی بەڕاستی بریتێ لە تێگەیشتن کۆمەڵی بازنگایە من و هاوڕێکەم کۆکاتەوە ڕازگۆیە دەستپاکیە بەڵام زۆر جار لە یەک تێناگەین ئەوش ئەبێتە هۆکار بۆیە ئێستا لە تازەترین پێناسی هاوڕێدا بریتێ لەوەی ئەو چوارچەمکە بەدی بێ لە تەفاهم و لە تەعاون و لە سیقە و لە محبە زۆر باشە کەواتە کە هاوڕەیەک پێویستە ئەم هەموو سیفاتانی تێدا بێت کاتێک تۆ هاوڕێتی دەکەیت ئاساییە ئەگەر سنوورێک لە نێوان تۆ ئەو کەسێک کە هاوڕێی تۆیە هەبێت بێگومان هەبوونی سنوور تەنانەت نەک لە ناو هاوڕێکانیشتا لە ناو خێزانەکەشتا تۆ لەگەڵ براو خوشکەکەت لەگەڵ دایک و باوکت کۆمەڵی سنوور هەیە هەموو مرۆڤێ خۆی بۆ خۆی خاوەنی کیانێکی سربەخۆیە ئەم کیانە سربەخۆ ئەبێ ئارەزوومەندانە خاکەکەی تەسلیم کا و مرۆڤەکان بێنە ناوی یعنی نابێ هیچ مرۆڤێک بەو شێوەیە بیر بکاتەوە کە خاکی دەرونی کەسی بەرامبەر من ئارەزوومەندان ناتوانم بچمە ناوی نابێت ئەمە داگیرکاریەکی دەرونیە بەڕاستی ئەبێت هەموو ئینسانێک وا بیر بکاتەوە بزانێت ئەو خاکەی کە لە بەردەست خۆیەتی کە دەرونێتی کۆمەڵی سنووری هەبێ کۆمەڵی پارێزمەندی هەبێ کۆمەڵی پەرژینی هەبێ بزانی کێ هێنێتە ناو ئەو خاکەوە چی جۆرە بیرکردنەوەیە کە هێنێ بۆ ئەوەی چونکە بەڕاستی ئەگەر تۆ پەرژین نەما بە دەوری دەروونتەوە سنوورەکانی تێکشکان هیچ شتێک نەما هەر کەسێ هەستا هەر جۆرە بیرکردنەوەیە هەستا هاتە ناو خاکی بیرکردنەوەی تۆوە کارێکی خراپە پێویستە وەکو وتم لە سەرەتایشە ئینسان کۆمەڵی تێڕوانین و کۆمەڵی مەبادیە بێ بۆ ئەوەی بتوانێت کەسی بەرامبەر هەڵبژێرێت بەڕاستی زۆر باشە مامۆستا ئەکبەر با من جانە بێمە سەر ئەو هۆکارانە یاخود
ئەو پێوەرانەی کە ئەشێ ئێمە سنوورێکی پێدانین لە نێوانێمەوە هاوڕێکانماندا. یەکەم شت باس لە بابەتی خێزانی بکەم. هەندێک جار لەگەڵ هاوڕێدا هێندە قوڵ دەبیتەوە، هێندە ماوەیەکی زۆر هاوڕێی تۆیە کە ئەگاتە قاڵە بێت تۆ کێشەی تایبەتی خۆت، کێشەی خێزانەکەت بۆ هاوڕێکەت باس دەکەی. لێرەدا چون سنوورێک دابنرێ باسکردنی نیهێنەکانی خۆت، نیهێنەکانی خێزانەکەت لە چ ئاستێکدا بۆ هاوڕێ دروستە، هەرچەنە ولاونەیە بۆمنا 10 ساڵ 12 ساڵیشە هاوڕێ بن. ڕاستە خۆی بەڕاستی سێ هەنگاو هەیە ئەبێت ئەو سێ قۆناغە لە هاوڕێتی ببڕی، اینجا ئەتوانی تەواوی ئەو پەیوەندی تەواوی ئەو ژیانەی کە پێویستەکە بۆ کەسی دووهەمی باسکەی بۆ هاوڕێکەتی باسکی. یەکەمیان سەرەتا هەندێک کەسن بەڕاستی تەنها چوونەتە ناو عەقڵمانەوە، هەندێک کەس هەن بەڕاستی دابەزیونەتە ناو دڵمانەوە، هەندی سێهەمیان هەن بەڕاستی دابەزیونەتە ناو ڕۆحمانەوە. ئەوانەی کە لە گیانی ڕۆحی مرۆڤان، یعنی بە تەواوی من هەست دەکەم کە ئینسانێک لە ناو ڕۆحمای ڕۆحم پێویستی بەو ئینسانایە، ڕۆحم ئەوێ پێداویستیەکانی بەو ئینسانە پڕ بکاتەوە. ئەمە ئاساییە ئەگەر مەسەلەن نهێنیەکانی خێزان نیێنێ چارە و سازەکانی ژیانی خۆت بخەیتە بەردەسی. ئەگەر مرۆڤێک لە دڵ تابوو، ئەگەر مرۆڤێک لە عەقڵ تابوو، چاوەڕێ بکە جارێ بزانە ئەو مرۆڤە ئەتوانی هەنگاو بنێتە گیانی ڕۆحتەوە. ئەگەر توانی بێتە قۆناغی سێمواتە ناو گیانی ڕۆحتەوە و تەواوی ئەو شتانەی تێدا بەدی کرا کە لە مرۆڤێکی ساغدایە، ئەمە پێویستە نیێنەکانی خێزانتی بۆ باسکەین یان نیێنێ تاکە و شخصیەکانی خۆتی بۆ باسکەین. مامۆستا پێویستە یان ئەکرێت باسی ئەکرێت باسی بکەیت، پێویست نییە هەموو جارێ، بەڵام ئەکرێت باسی بکەیت. بەڵام ئەویش بە پێی بابەتەکانە گۆڕی. مەسەلەن بۆ نمونە کێشە خێزانەکانی خۆت یان کێشە شخصەکانت لەگەڵ بەرکەوتە شخصەکانی ترە ئەتوانی بۆی باسکەی، بەڵام کۆمەڵێ بابەت هەیە کە وەک وەڵی خاڵیسن مخلیسن پەیوەندی ڕاستەوخۆی سەداسەد بە ژیانی تاکە شخصی خۆتەوەیە، پێویست ناکەی بیخەیتە بەردەسی ئەو بەڕاستی. یعنی هەر چۆنێک بیاوڕێکت هەر چۆنە بیرکردنەوەیەک بێت، چونکە خاتون بەڕاستی ئێستا لە کوردستانی خۆمانە تیرۆری جەستەکەم بۆتەوە سوپاسگوزاریەوێ، بەڵام تیرۆری کەسایەتی زۆر بووە. یعنی تیرۆری کەسایەتی زۆر کوشندەترە لە تیرۆری جەستەی بەڕاستی. یعنی ئێمە زۆر جار ئەمانوێ بمرین، پێمان خۆشە بمرین لەوەی نیێنیەکی کە شکستی تایە نیێنیەکە بەس خۆمان نزانین بکەوێتە بەردەسی خەڵک. زۆر جار لە هاوڕێکان ئەوانەی کە بەناو هاوڕێن تەنگەشەیەکی نەفسیان بۆ دروستە بێت چەند ساڵە تێکەڵە لەگەڵ توە نیهێنیەکانی خۆت پێبەخشیوە بە ئاسانی تەواوی کۆی شتەکانی، یعنی بیتاقەی ذاتی خۆت داوەتە دەست ئەو کەسە لە تەنگەشەیەکی نەفسیە لە تێنەگەیشتنێکە ئامادەیە هەمووی شەن و کەونکە بۆ خەڵکو هەمووی بدا بەدەم ڕەشەباوە. ئەمە تیرۆری کەسایەتیەکە یەکێکە لەو تاوانە گەورانەی کە ئینسان بەرامبەر ئینسانیەکات بەڕاستی. زۆر باشە. باسکردنی هەنگاوەکانی داهاتوت بۆ هاوڕێ بێگومان کاتێک تۆ پلانت ئەوەیە کە هەنگاوێک بنی ڕێگەیەک بگریتە بەر زۆر ئەو زۆر پێویستەکە ڕاوێژ بە کەسێک بکەی، بەڵام تۆ هاوڕێک ئەگەر بێت و ماوەیەکی کەم بیناسیت ڕاستە خۆ هەنگاوەکانی داهاتوی خۆت بخەیتە بەردەستی هەندێک جار ساردیشت ئەکەنەوە. ئەمە تا چۆنە گرنگە لە چه حەدێکدا لە چه سنوورێکدا ئاساییە ئێمە باسی هەنگاوەکانی داهاتومان پلانەکانی ژیانمان بۆ هاوڕێی خۆمان بکەین. ئەگەر زانیت ئەم کەسە ئەبێتە پاڵنەرێ بۆ ئەوەی هەنگاوەکانی داهاتوو سەربخە، ئاساییە بۆی باسکەی. ئەگەر زانیت ئەم کەسە هیچ لە هەنگاوەکانی داهاتووت ناگۆڕێ، بەڕاستی حەق نییە بۆی باس بکەی. هەمیشە ئینسان بەڕاستی ئەبێ وابیر بکاتەوە. مرۆڤەکانی چواردەوری دوو جۆرن، هەندێکیان پۆزەتیڤن بیکە بە دوو دەستەوە، هەندێکیان پۆزەتیڤن هەندێکیان نەگەتیڤن. ئەوانەی کە نەگەتیڤن بەلای تۆوە پێویستە وازیان لێ بێنی. کاروباری ژیانی خۆت هەرگیز ئەبەدەن نە ئایندە نە ڕابردوو نە داهاتوو نە ئێستان مەدەرە دەستیان، چونکە ئەوان وەک وەڵێ ئەگەر قورئانیشیان بۆ بخوێنی توان قبوڵ نییە. بۆیە بە هیچ شێوەیە ئەوانەی کە نەگەتیڤن شتمەدە بەدەستیانەوە. ئەو مرۆڤانشی کە پۆزەتیڤن لە چواردەوری تۆ بە پۆزەتیڤیان بینی بیکە بە دوو بەشەوە، ئەبن بە دوو بەشەوە. ئەمانیش هەندێکیان مرۆڤەکانی چواردەورتن، هەندێکیان مرۆڤەکانی پشتن. ئەوانەی کە مرۆڤەکانی پشتن زۆر گرنگە بیان دۆزیتەوە، ئەبێ سەلیقەتە بێ، وریاییتە بێ، ڕۆشنبیریتە بێ لە دۆزینەوەی ئەو کەسانە، چونکە دۆزینەوەی کەسێک کە پشتی بگرێ بەڕاستی ئاسان نییە، بە تایبەت لەم ڕۆژە ئاڵۆزەدا کە هەمومانی تیاون بووە، هەمومانی هاڕیوە، پێناسەی هەموو شتەکانی گۆڕیوە، چەمک و مەفهومی هەموو شتەکانی تێکداوە، ئەبێت ئینسان زۆر وریا بێ. چونکە بە قەناعەتی من ئێستا ئینسان ئەگەر زۆرترین هاوڕێ بێ زۆرترین گرفتی هەیە، ئەگەر زۆرترین هاوڕێ بێ زۆرترین کەم تەرخەمی هەیە. بۆیە ئەگەر هەوڵ بی لە ژیانی خۆتە هاوڕێیەکیان دوانیان سیان هەتا ئەو
قۆناغەش هەبێت لەوەی ئاڵوگۆڕی محیبەت و سیقە و متمانە و تەبادولی هەموو شتەکانی لەگەڵا بکەیت زۆر باشەکەی لەوە زیاتر بێ بەڕاستی ناتوانانی ئیدامە بە هاوڕێتێکە زۆر باشە مامۆستا لە سەرەتانی قسەکانتدا ئاماژت بۆ کرد کە بۆ نمونە ئەکرێ ئەو هاوڕێی کە هەڵی دەبژێری تێکەڵی ڕۆحەت بە یاخود بابەتێک لەم شێوازە من لەوانەیە هاوڕێک هەڵبژێرم کە زۆر متمانی پێ بکەم زۆر تێکەڵی ڕۆحم بێ هەست بە پێویستی ئەم چاکە بکەم لە ژیانی خۆمدا بەڵام دەبینم بە ڕێگایەکدا دەمبا کە دوورە لە کەسایەتی من دوورە لە پەروەردەی خێزانەکەی من لاوانەی لە داهاتوە کێشم بۆ دروست بکە دیاریکردنی سنوورێک لێرەدا چۆن ڕۆڵ دەبینێ ڕاست خۆی دوو مرۆڤ بەڕاستی دوو مرۆڤ کە گەیشتنە قۆناغی هاوڕێتی پێویستە یەکێکیان لە ناو یەکێکیانە بتوێتەوە یعنی کاتێ بە دوو مرۆڤ ئەڵێن هاوڕێ دوو مرۆڤن لە خوو ئاکار و ڕەوشت و بیرکردنەوە هەڵس و کەوت و کۆمەڵێشتی ئەساسیە یەک بن یعنی دوو مرۆڤ گەرێکیان ڕازگۆ بێ یەکیان ڕازگۆ نەبی نابن بە هاوڕێ یەکیان دەستپاک بێ یەکیان دەستپاک نەبێت نابن بە هاوڕێ بۆیە کاتێک دوو مرۆڤ بن بە هاوڕێ کە بتوێنەوە بە تەواوی لە ناو یەکدا تۆ ئەگەر مەسەلەن کەسێکە لە بژێری لە ژیانی خۆتا ناوی منێ هاوڕێ هەتا ئەوەی ئەتوانی شتەکانتی بۆ باسکەی هەتا ئەوەی ئەزانی بە تەواوی چۆتە ناو ڕۆحتەوە هەموو پێوەرەکان بەکاربێنە لەگەڵیا ئەگەر لەگەڵم پێوەرانە دەرچوو چونکە یەکێ لەو گرفتانەی خانم ئێمە هەمانە بەڕاستی بەگشتی نەکرد بۆ چەمکی هاوڕێ بۆ تەواوی چەمکەکانی تر پێوەرمان نییە بۆ هەڵسەنگاندن یعنی لەبەری میتۆدێک کە شتەکانمان بۆ سەنگێنێ میتۆدێکی هەمەلۆجیمانەیە ئارەزۆکانمان پێشخستووە بەسەر عەقڵا زۆر جار بۆ هەڵبژاردننی هاوڕێک مەسەن ئەڵەی فڵان کەس هاوڕێتی زۆر خۆشە قەت بێتاقەت نابی لەگەڵی هاوڕێ نابێ لەگەڵیا بێتاقەت نەبی هاوڕێ بەڕاستیان دێجار ئەڵێن ئەوەیە کە گرفتەکانی بۆ حەل بکە هاوڕێوە نییە بە حەقیقەت هاوڕێ ڕاستەقینە ئەوەیە نێڵی گرفتت توش بێ کە تۆ گرفتت توش بوو بەڕاستی یعنی هیچ یعنی هاوڕێکانی چواردەوری لاوازن هاوڕێ ڕاستەقینە ئەوەیە کە نێڵی گرفتەکانت بۆ دروست بن زۆر جار بەڕاستی زۆرە بینین لە هەڵس و کەوت و دژوار و ناخۆشەکاندا هاوڕێکان بەجێمان دێڵن ئەسڵەن هاوڕێ ئەوەیە وەکو چۆن گڵۆپی ناو سەلاجە کە ئەیکەیتەوە ئەو ئیشەکە ئەو پێداویستەکانی بۆ دابینەکە یان ئەستێرە کاتێک هەڵدەیەکە کە تاریکی ڕوودا ئەبێ هاوڕێ ئەم ڕۆڵە ڕاستەقینە ببینێ یعنی ناکرێت لەگەڵ دەرکەوتنی کێشەیەکە هاوڕێکە توون بێ ئەسڵەن ئەبێ لەگەڵ دەرکەوتنی کێشەیەکدا هاوڕێکت دەربکەوێ بەداخۆ لە ئێستا ئێمە لەو هاوڕێمان زۆرەکە لە کۆمەلگەی کوردەواریدا کە ڕۆشنبیری بۆ هاوڕێتی نییە تێگەیشتن و فامی بۆ هاوڕێتی زۆر زۆر لاواز زۆر باشە مامۆستا ئەگەر بێمە سەر بابەتی ماوەی نێوان هاوڕێتی هەندێک جار دەوترێت کە ئەم تاکە یاخود ئەم کەسە ماوەی زیاتر لە 10 ساڵە زیاتر لە 15 ساڵە هاوڕێی نزیکی منە ئەم ماوە دیاریکردنا ئەم چەند ساڵی هاوڕێتی نێوانیان ئەکری بێتە پێوەرێک بۆ ئەوەی هیچ سنوورێک لە نێوان ئەم دوو هاوڕێیەدا نەمێنێت ئەشێ ئەم 15 ساڵە بوونە هەڵەیان بەرامبەر یەکتری کرد بێ زەرریان و یاخود زیانیان بۆ یەکتر هەبوو بێ بەڵام لەبەر هاوڕێتی و قوڵبوونەوە لە هاوڕێتەکان هەستیان پێ نەکرد بێگومان نەخێر بۆ ساڵەکانی تەمەن مانای ئەوە نییە تۆ سندووقە ڕەشەکەی خۆت تەسلیمی هەموو کەسێ بکەیت خەڵکەیە تۆ 15 ساڵ هاوڕێتە لە شانزەیەمە ئەکەویتە ئەو مەوقیفەوە کە پێویستاوی پێتاقی بکەیتەوە لێی دەرناچی 20 ساڵ هاوڕێتە سەیرەکەی لە 21مین ساڵیە هەڵە گەورەکانی بەرامبەری دەست پێکە هاوڕێ نابێ بەرژەوەندی لە نێوانیانە هەبێ دوو هاوڕێ بەرژەوەندی لە نێوانیانە هەبوو لە پێناو بەرژەوەندیە کۆبوونەوە پێناوتری هاوڕێ ئەبێ زۆر وریای ئەوە بین ئێمە زۆر جار بە هاوپیشەکانمان نەڵێن هاوڕێ هاوپیشە هاوڕێ نییە بەڕاستی من و تۆ پیشەیەک لە شوێنێک کۆمانەکاتەوە کفرە مەسەلە نهێنیەکانی ژیانی خۆمان بۆ یەکتری باسکەین ئەمە پیشەیەک کۆی کردینەوە ئەمە هاو پیشەین نەک هاوڕێ بۆیە بەڕاستی ساڵ گزارش و تعبیر لەوە ناکا کە ئێمە سندووقە ڕەشەکەی کەسایەتی خۆمان تەسلیمی کەسەکان بکەین زۆربەی کێشە دەروونیەکانی ئێستای تاکی کوردی ئەوەیە کە کۆمەڵێ نهێنی داوە بە خەڵک کۆمەڵێ نهێنی داوە بە خەڵکێک لە قۆناغێکا زۆر دۆست بوون زۆر هاوڕێ بوون ئێستا زۆر لەیەکەوە دوورن هەمیشە لە خەمی ئەوایە ئەو کەسە ئەو زانیاریانە ئەو هەواڵانە و ئیخبارانە کە لەسەر ئەم هەیە ئەو چیرۆکە نەرێنیانەی کە لەسەر ئەم هەیە لە خەمی ئەوەیە بڵاوی بکاتەوە بۆیە دەرونی کردووە بە دیلی ئەو بۆیە هەمیشە ئینسان پێویستە وا بیر بکاتەوە ئەو سندووقە ڕەشەی کە لە لای خۆی هەیە بە ئاسانی تەسلیمی هەندێک جار لەم حاڵەتەدا مامۆستا ببوورە کە هەستەکەی ئاوها بۆ شێوازێت ترسێلا دروستە بێ کە نهێنەکانی ئاشکرا بکە باکسەوە بەرداوامە بی لە هاوڕێتی زۆر جاهۆکارە بەڵێ ئیدامە هەندێک جار بە نەرێنیەکانی شەدەی لە پێناو
ئەوەی کە ئەوەت بۆ بپارێزی. مامۆستا باس لە بابەتێکی تر بکەم ئەویش پەیوەندی یاخود هاوڕێتی نێوان کچ و کوڕە لێرەدا چۆن سنوور دیاری بکرێت لە چه حاڵەتێکدا سنوور دیاری بکرێت. بڕاستە خۆی بەڕاستی سنوورەکان بە پێی تەمەنەکانە گۆڕێ یعنی چۆن باسی سنوور گۆڕی نەشمان بۆ بکە زۆر باشە یعنی بە پێی تەمەنەکانە گۆڕێ بەو شێوەیە منداڵ عەقڵی قۆناغ مەرتەبەی خواری خوارەوەیە ئارەزۆکانی لە ناوەڕاستایە حەزەکانی لەسەری سەرەوەیە یعنی یاریکردنی لا هەموو شتە پێ گرنگترە هەرزەکار هەمیشە ئارەزووی لەسەری عەقڵەوەی هەمیشە ئارەزووی لەسەری عەقڵەوەیە بۆیە مەسەلەن ئێمە زۆر جار لە ڕووی دینیشەوە کە ئەڵێ بەرکەوتەی نێوان کوڕ و کچێک لە تەمەنی ئەوەنە بۆ ئەوەنە مەسەلەن دروست نییە و جائز نییە و ئەوە بەکارەهێنن بەڕاستی حەقی خۆیەتی لەبەر چی لەبەرەوەی لە ڕووی سایکۆلۆژیەوە ئینسان لە تەمەنێکی دیاریکراوە ئارەزۆکانی لە پێشی عەقڵەوەیەتی بەدەستی خۆی نییە نازانوەکو شاز تاکە کە بێ عەقڵی زاڵبێ بەمر ئارەزوەکانی بۆیە ئەوانەی ئەو بەرکەوتەی نێوان دوو ڕەگەز مەسەلەن کچێک و کوڕێک ئەگەر لەو قۆناغا بێ کە ئارەزۆکانی لە پێش عەقڵەوەتی کارەساتە نابێ بەیشیوە چۆن بزانین لەو قۆناغەیە بامۆستا تەمەنەکان دیارەکە ئێمە هەتاکو تەمەنی 9 ساڵی ئێستا بە تازەترین ئەوەی پێتەڵێم تا تەمەنی 9 ساڵی پێ ئەڵێن مناڵ تا تەمەنی 8 ساڵی پێویستە یاری لەگەڵا بکەی بەڕاستی لە دوای تەمەنی 8 ساڵیەوە پێویستە بەڕاستی پەروەردەی بکەیت پێویستە پەروەردەی بکەیت لە تەمەنی دوای 9 ساڵیەوە ئەو کەسە پێی ئەوتری هەرزەکان هەتا تەمەنی 18 ساڵی ئەمە هەمیشە ئینسان لە تەمەنی 9دا هەتا 18 ساڵی هەمیشە ئارەزۆکانی لە پێش عەقڵیەوەتی زۆر بەکەمی ئەی بۆچی ئەو ئینەدانراوە ئەڵێنە تا 18 ساڵی تەواوی قانونەکان لەسەری جێبەجێ ناکرێت کە سزایەکیش بکە ئەحکامەکان لەسەری جێبەجێ ناکرێت ئەم ئینسانێکی منطقی نییە ئینسانێکی لۆژیکی نییە ئینسانێکە لە ڕووی ناوە شپرزە با لە ڕووی دەرەشۆ ڕێک و پێک بێ و جلەیەکی جوان پۆشە و قژێکی جوان دابێنێ بەڵام لە ڕووی ناوە لە قۆناغی یەکەمی شتەکانیان ئارەزوی ڕوبەڕووی شتە بەرکەوتەکانی دەرەوەی خۆیە بێت بۆیە ئەبێت بزانی چۆن مامەڵەی لەگەڵاکەی ئەگەر یەکێک لەو تەمەنا بوو هەوڵ بدرێت کەمترین پەیوەندی لەگەڵ هەردوو ڕەگەزەکە بێگومان کەمترین پەیوەندی لەگەڵ ڕەگەزەکەی ترابێ زۆر باش زۆر باشە هەندێک جار ئەم تێگەیشتنێک لە نێوان دوو هاوڕێی دوو ڕەگەزی جیاوازدا هاوڕەتێکە بەلایەکی تردا دەبا کاتێ دەگات ئەم حاڵەتە چۆن بتوانانی سنوورێکدا بنیت بۆ ئەوەی هەم هاوڕێکەت نەدۆڕێنیت هەم سنوورێکی شەبێت لە هاوڕێتی دەرنەچێت هەروەها لە چه حاڵەتێکدا ئەکرێ ئەم سنوورە زۆر ئاسایی بێگەر هاوڕەتێکەش لە ناو بەرێتیانی ڕاست خۆی بەڕاستی پەیوەندی نێوان یان ئەوەی ناومان ناوە هاوڕێتی بینی نێوان کوڕ و کچێک هەمیشە بەرجستە نەرێنیەکانی زۆرترە لە ئەرێنەکانی هەمیشە لێکەوتە نەرێنەکانی زۆرترە لە ئەرێنەکانی بە شێوەیەکی گشتی ئێستا تەنانەت ئەوروپیەکانیش ئیشی جدی لەسەر ئەماکەن بە شێوەیەکی گشتی هەوڵ بدرێت مەسەلەن کەمترین هاوڕێتی بکرێ بۆچی ئەگەر کوڕێک هاوڕێتی کچێ بکە ئەبەیەکێکیان بتوێنەوە لە ناوێکێکی ترا ئەکرێ کوڕێ مامەڵە و ڕەفتاری کچانە بکات لە کۆمەڵگەی خۆمانە ئەوە مەقبولە مەقبول نییە بەڕاستی دایان کچێ مەسەنە پرۆسیا و سەرگیرێتە لەسەر تەبیعەتی ئەڵێ وڵا کوڕەکە تەبیعەتی کچانەیە وانە وایە یان بۆ نمونە بە پێچەوانەوە ئەکرێ کچێک وەکو نێرێک خۆی دەربخە نابێت لە تەبیعەتی خۆی بگۆڕێ بۆیە هەموو بەرکەوتێکی نێوان نێرێک و مێک بە ناوی هاوڕێتیەوە بەڕاستی زیاتر نەرێنی بەرجەستە ئەکا و زیاتر نەرێنیمان نیشانەدا هەوڵ بدرێت کەمترین هەبێ زۆر باش کێ بکرێ بە هاوڕێ مامۆستا هەندێک جار ئەڵێ من نزیکترین هاوڕێم خوشکە کەمە نزیکترین هاوڕێم دایکمە براکەمە باوکمە گونجاوترین کەس کە ببێ بە هاوڕێی تۆکێ هەندێک جار کاتێک هاوڕێ نزیکەکەت لە خێزانەکەی خۆتدایە سڵ دەکەیتەوە لەوەی هەندێک دەردەدڵ هەندێک جار دڵی خۆتی بۆ بکەیتەوە کێ هاوڕێی ئێمە بێ باشە خۆی بەڕاستی پێویست ناکا بۆ تێگەیشتن لە هاوڕێتی ئێران و توران بگەڕین پێویست ناکا بۆ تێگەیشتن لە هاوڕێتی هەرچێت فەرهەنگی دنیای بخوێنینەوە هاوڕێتی لە دەستەکانتەوە فێر بە ئەم دوو دەستە کاتێکە چیان شۆی دەستێکیان دەستێکیان پاکەکاتەوە ئەوی تریشیان بە هەمان شێوە ئەمی تریان پاکەکاتەوە لە کۆتاییدا هەردووکیان پاکن ئەبێ هاوڕێتی بەم نەفەسە بێ ئەگەر هاوڕێتی بەو شێوە بەم دەستارگیز ناتوانێت خۆی بەتەنە پاکاتەوە ئەگەر ئەم هاوڕێ نەبێ ناتوانێت خۆی پاکاتەوە کەواتە ئەگەر هاوڕێتی چەشنی ئەم دوو دەستە بوو بەڕاستی مستەفی دەبی لە ژیانە بەختەوەرە بی لە ژیانە بەڵام وەکو وتمان ئەبێ کێ هەڵبژێرین ئەمەیان گرنگە ئێمە بەڕاستی شتێکەیە زۆر زۆر گرنگە دوو خاڵەیە زۆر گرنگە لە ئینسانە کە پەیڕەوی بکات لە ژیانی خۆیان یەکەمیان بریتە لەوەی بزانێ گرنگی بە چیەدا
دووەمیان بریتە لەوەی بزانێ گرنگی بەچی نادا. ئێمە بەڕاستی تێکەڵمان کردووە گرنگی بەچی نادەین و گرنگی بەچی ئەدەین. ئەو شتانەی کە تۆ لە ژیانی خۆتا گرنگی پێ بدە هەوڵ بدە هاوڕێک لەو چەشنە بدۆزیتەوە، چونکە وەحدێتی مەوزوعی بینی نێوان مرۆڤەکان زۆر مهمە. ئێستا تۆ ئەگەر مەسەلەن تۆ کەسێکی میدیاکاری کەسێکی مەسەلەن خەیاتەیە بێنە لەگەڵ تۆ لەوانەیە جۆری بیرکردنەوەیان زۆر نەگونجێ ئیلا ئەبێت تۆ بچیتە سەر بیرکردنەوەی ئەو هەر باسی چۆنێتی دوورینی جلوبەر بکەیت، یان ئەو بێتە سەر باسی بیرکردنەوەی تۆ چۆنێتی میدیا و چۆنێتی گرنگیدان بە خۆت و پێشکەوتن لە بواری میدیا و کۆمەڵێشتی زانیاری لەو بارەیەوە. بەڵام ئەگەر هەردووکتان مەسەلەن لەو پیشا کارتان کرد لە یەکەوە نزیک بن وەحدەی مەوزوعتانە بوو مەوزوعەکانتان بابەتەکانتان زیاتر تێکەڵ بوو ئێوەش بە چەشنیوان زیاتر تێکەڵە بن. بۆیە هەوڵ بدەن بەڕاستی گرنگی بە تەمەن بدەن لە ڕوویا و ڕێتیوە. تەمەن زۆر زۆر گرنگە و دوای ئەوە گرنگی بە پیشەش بدرێت زۆر زۆر باشە و گرنگترین لە هەردوو ئەو دووشتە بریتێ لە تەبیعەت. ئینسان ئەگەر چی ڕازگۆیی لە یەک بچێ جوانی لە یەک بچێ تەمەنی لە یەک بچێ عەقڵی لە یەک بچێ مەسەلەن کۆمەڵی بابەتی تێڕوانینیان لە هەموو ڕەهەندەکانەوە لە یەک بچێ، بەڵام ئەگەر تەبیعەتیان بە یەکی نەکرد زۆر کارە سات. سروشتیەنیش هەندێک جار ببوورە سروشتیانی شەیە تۆ ئینسانێکە وەکو تۆ ڕازگۆیە، ئینسانێکە وەکو تۆ میدیاکارە، ئینسانێکە وەکو تۆ دەستپاکە وەکو تۆ ئیلا ئاخریە مشتەکانی تایە، بەڵام سروشتی مرۆڤەکە وایە کە تەبیعەتان بە یەک ناکە زۆر ئاسایە لێگەڕێبا و ژیانی خۆی بکە و تۆ ژیانی خۆت بکە. زۆر باشە. سنووردانان لە سەرەتای هاوڕێتیەوە من کاتێک دەبم بە هاوڕێی کەسێک هەر لە سەرەتای پەیوەندیەکەمانەوە سنوورێک دابنێن بۆی لە داهاتوودا کە ساڵانێک تێپەڕێ بەسەر هاوڕێتی من و ئەو کەسەدا لە کاتی دانانی سنوورەکە لێکترازان دروست نەبێت، لێکترازان لە نێوان هاوڕێتەکەمانە دروست نەبێت. دەمەوێت شێوازێکی گونجاومان پێ بڵێ لێرەوە بۆ ئەوەی کاتێک سنوور دادەنین هاوڕێکەمان نەدۆڕین لاوانەیە لە زۆر بواری ژیانمانە پێویستمان بەو کەسە بێ و بمانەوێت لە ژیانمانە بمێنێتەوە لە هەمان کاتە سنوورێکیشمان پێویست بێ لەگەڵ ئەو تاکەدا. ڕاست ئەگەر تۆ بڕیاری دابێت هاوڕێک بدۆزیتەوە هەرگیز گرفت نەکەوێتە نێوانتان ئەوە هەرگیز هاوڕێ نادۆزیتەوە، چونکە ئەسڵەن چۆن مرۆڤەکان دەموچاومان لە یەک ناچێ بیرکردنەوەشمان لە یەک ناچێ تێڕوانینمان بۆ کۆی بابەتەکانی دنیا و شتەکانی چواردەوەمان لە یەک ناچێ. بۆیە گرنگە مرۆڤێ بدۆزیتەوە لە شەقامە گشتێکە لەگەڵ توابێ ئەکرێ لا بەلا هەندێک جار بچێتە سەر ڕێگاکە بچێتە ئەولاوە، بەڵام گرنگەوەیە لە شەقامە گشتێکە هەردووکتان هاو ئامانج بن بۆ ژیان. ئەمە گرنگە زۆر زۆر. بۆ بابەتی سنوور بەڕاستی ئەگەر ئینسانێک لە ژیانی خۆیدا کۆمەڵی پێوەری نەبێ بۆ هەڵسەنگاندنی مرۆڤی بەرامبەر خراپەکە کاکە ئێمە ئێستا کۆمپانیای ئەعلانەکە دوو کارمەندیەوێ کۆمەڵێ لە خوارەوە کۆمەڵی خاڵبەندی داوە بەم مواسەفاتانە منەم ئینسانەمەوێ وانە من ئەم کەسایەتیەمەوێ. تۆ بۆ هەڵبژاردننی هاوڕێ پێوەرەکانی تۆ چییە؟ ئەتەوێت چی مواسەفاتێکی کتیابێ خۆ ناکرێت لەو بازاڕا لە هەر شوێنێک لە پیشەیەەکە کەسێک بگری بڵێ ترەمە هاوڕێمە نەوەڵە ئەبێ کۆمەڵی پێوەرەتە بێت لە ڕاستیە ئەگەڕێتەوە بۆ خودی مرۆڤەکە. ئێستا کۆمەڵی پێوەەر هەیە بۆ هاوڕێتی من ئەو کۆمەڵە پێوەرە لە لای تۆ نییە. من حەزەکەم مەسەلەن هاوڕێیەکم هەبێ ڕێز لە هەموو ئەو بیرکردنەوەی من بگرێ، هاوڕێیەکم هەبێ زۆر سوحبەت چی بێ، هاوڕێیەکم هەبێ هەمیشە دەم بەخەندە بێ هەمیشە کراوە بێ بۆ نمونە. ئەمە پێوەرەکانی منە ڕازگۆ بێ دەستپاک بێ بۆ هەڵبژاردنم بۆ هاوڕێک، بەڵام لەوانەیە پێوەرەکانی تۆەوە نەبێ هاوڕێکت ئەوێت کە زۆر بێدەنگ بێ، هاوڕێکت هەبێ کە وەک چەشنی چرا ڕووناکیەکەی تەنا بۆ تۆ بێ بۆ کەسی تر نەبێ. یعنی ئینسان بەڕاستی میتۆدی هاوڕێتی تەنا لە لای خۆیەتی پێوەرێکی مەوحیدی و مەسەلەن یەکلایەنی نییە بۆ ئەوەی ئێمە باسی بکەین و تعریفی بکەین بڵێن ئەم پێوەرە بۆ هەڵبژاردننی هاوڕێ بۆ سنوورەکان گرنگن، بەڵکو ئینسانەکە خۆی کۆمەڵی پێوەری هەیە بۆ هەڵبژاردننی هاوڕێ بۆ دیاریکردنی سنوورەکانی خۆی. لەوانەیە سنوورەکان لە لای تۆ نەوەیەکی تر بن لە لای من نەوەیەکی ترە. ئێستا مەسەلەن لەوانەیە من هاوڕێیەکم هەبێ پێم ئاسایی بێ ئەگەر بە بەردەوامی بێتە ناو خێزانەکەمەوە، بەڵام تۆ ئەکرێ هاوڕێیەکتە بێ زۆریش هاوڕێت بێ لە من زیاتر محیبەت لە نێوانتانە بێ، بەڵام زۆر پێواسایی نەبێ بێتە ناو خێزانەکەتەوە. کەواتە پێوەری هەڵسەنگاندنی دیاریکردنی سنووری هاوڕێتی لە لای ئینسانەکان خۆیانە تەناگەڕێتەوە بۆ خودی خۆیان. زۆر باشە بە مەساک بەرغەریب نووسەر و شارەزا لە بواری پەروەردەدا زۆر سپاس بۆی ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵەمەدا بە مامۆستاگیان سپاس بۆ تەواوی گفتوگۆکان. سپاس بۆ جەناب، سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ ئێوە خۆش. سپاس بۆ مامۆستاگیان خۆشەویستان، وچانێک وەردەگرم و دواتر لا درێژەی پرۆگرامەکەماندا لەگەڵ